ڕێکەوتی 2017 مۆڵەتی فەرمی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان سەر بە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتی وەرگرتووە. هەروەها خاوەنی چەندین سوپاس و پێزانینە لەلایەن هەردوو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و خوێندنی باڵا لەسەر بەرزی کوالێتی زانستیکار و چالاکیەکان. ئێستش بەڕێز حەسەن بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکان. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە خێراتنی سەرجەم میوانە خۆشەویستەکانەکەین بە خێراتنی بەڕێز جەنابی بارزگار بەڕێز جەنابی کاک دکتۆر هەواڵەکەین زۆر خۆشحاڵین تەواوی پزیشکە بەڕێزەکان و کارمەندانی تەندروستی و لایەنە سیاسیەکان دەکەین بەخێبن سەر هەردوو چامان. ئێمە ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان لە درێژەی کار و چالاکیەکانماندا لە نوێترین کارمانجا پرۆژەی 360 پزیشکی بۆ پەرەپێدانی توانە پزیشکەکانی کارمەندانی تەندروستی وە پزیشکان و قوتابیانی بەشە پزیشکەکان ئەوێش خۆی لە کۆمەڵی کار و چالاکی جۆراوجۆر گرتەوە. ئەوش پێگاتبوو لە کۆمەڵی خولی پزیشکی تایبەتی چڕۆپڕ کە لەلایەن تیمێکی زۆر ئەکادمی پرۆفیشناڵ و نێدەوڵەتیەوە لە دەروی وڵات جێبەجێکرا و بەڕاهێنانی تیۆری و پراکتیکی ئەنجام درا مودەی ئەو 3 ڕۆژە و هەروەها یەکێک تر لەو کار و چالاکیانە کە زۆر ئێمە گرنگیمان پێدا ئەویش لە ڕوانگەی یاساییەوە بوو. یاسا لە ڕووی ئەوەی کارمەندانی تەندروستی و هەروەها پزیشکانی خۆشەویست ماف و ئەرکەکانی خۆیان بزانن لە ناو کەرتی تەندروستیە کاتێک کە خزمەت و خزمەتگوزاری تەندروستی پێشکەشی هاونیشتیمانیانەکەن و هەروەها ئەرک و مافەکانی نەخۆشیش لە ڕوانگەی یاساکانەوە وە بزانن کە بەداخۆ لە هەرێمی کوردستان زۆر گرنگی بەم یاسا نەدراوە کە ئەرک و مافەکانی خۆیان بزانن. لەو خولەدا کە 20 کەسمان وەرگرتە بوو لە پزیشک و کارمەندانی تەندروستی بە خۆشحاڵی و ڕاهێنانی تەواویان پێکرا هەتا توانن بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵ بە شێوەیەکی زۆر لە هاتوانە خزمەتگوزاری تەندروستی و باشتر لە جاران پێشکەش بە هاونیشتمانانی خۆشەویست لە سلێمانی بکەین. دۆستەوە سپاسی هەموو لایەکەکەین، سپاسی تەواوی پزیشکە بە ڕێزانە ئەکەین کە بە شێوەیەکی خۆبەخشانە لەگەڵمان بوون و هاوکار و پشتیوان بوون لە سەرکەوتنی پرۆژەکە و ئیشەڵا ئەم پرۆژەمان لە دوای کۆتایی پێهێنانی لە پارێزگای سلێمانکەی ڕۆکۆتاییە لە پارێزگاکانی تر و سەرجەم قەزە و ناحیەکانیش دەست پێ ئەەکەین بۆ زیاتر بەرەو پێشبردننی کارمەندانی تەندروستی و پزیشکان. سپاسی هەموو لایەکەکەین، سپاس بۆ ئامادەبوونتان بەخێبن سەر هەردوو چامان. زۆر خۆشحاڵ بووین. ئێستاش دکتۆر شاڵاو عارف بەرپرسی هۆبەی کوشتارگەی سلێمانی بفەرموویە بۆ پێشکەشکردنی وتەکەی. ئەم کاتتان باش، ئەم کاتی هەموو لایەکتان باش بێ. هەڵبەتە من لە چوارچێوەی ئەم پرۆژەی ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستانە بابەتێکی هەستیار و گرنگم پێشکەش کرد کە تایبەت بوو بە بابەتی سەلامەتی خۆراک یاخود تەندروستی خۆراک کە لە ئێستادا لە کوردستان و عێراق و ناوچەکەدا بابەتی سەلامەتی خۆراک زۆر لەژێر پرسیاردایە. هەڵبەت پێویستی بە هۆشیاری و چەندین خول و چەندین وەرکشۆپات و هەروەها کۆنفرانس و دەستەبەرکردنی یاسا و دامەزراندنی با بڵێن ئۆرگانێکی تایبەت بە پاراستنی سەلامەتی خۆراک لە کوردستانە بابەتێکی گرنگ و حتمیە. ئاشکرا لە جیهانە ئێستا سەرو 1400 نەخۆشی گوازراوە هەیە کە ژیانی مرۆڤایەتی خستوەتە ژێر پرسیار و هەڕەشەوە هەر لە ئێستادا کە کۆرۆنا وەکو پاندمیکێ یاخود وەکو با بڵێن پەتایەکی مەترسیدار جیهانی سەرقاڵ کردووە. ئەتوانم بڵێم نەخۆشیەکە لە نەخۆشیە گوازراوەکان کە هۆکارەکەی بە گوێرەی دوا راپۆرتی WHO CDC ئەمریکیاڵێ 60% ئەم نەخۆشیە گوازراوانە یا ئەوەتانێ ئاژەڵەیە بەروبوومە خۆراکی ئاژەڵەکان ئەگەر بە شێوەیەکی تەندروست و زانستی مامەڵەی لەگەڵان نەکرێت سەرچاوەن بۆ هەڕەشە بۆ ئێستاش و ئایندەی نەوەکانیش. هەڵبەت ئێمە لێرە بە دەرفەتی ئەزانین هەم لە بەردەمی بەڕێز کاک دکتۆر هەواڵە کە وەکو ئەتوانم بڵێم حاکمی شارە یا حاکمی پارێزگایە لە ڕووی ئیداری خۆجیەوە داواکاریەک لە ڕێی جەنابیانەوە بەرزکەینەوە کە بەڕاستی سەلامەتی خۆراک لە کوردستان و هەڵبەتە شاری سلێمانی ژۆکو بەشێ لە کوردستان و عێراقیشە لەژێر هەڕەشەیە. ئێمە پێویستمان بە یاسای سەردەمیانەیە، پێویستمان بە توێژینەوە و کۆمەڵێک با بڵێن ئەپدەیتی زانستی هەیە کە پشتبەستووە بە زانستی سەردەم
پێویستمان بە ئۆرگانێکی خۆراکی دامەزراوەیەکی خۆراکیە کە بتوانین بە شێوەیەکی فۆرمەلەی زانستی ڕوبەڕووی نەخۆشیە گوازراوەکان بینەوە کە ئێستا هەڕەشەیەکی جددیە لەسەر تاک و لەسەر جیهان بە شێوەیەکی گشتی و لە ڕێی جەنابیانەوە داوا بەرزەکەینەوە بۆ حکوومەت کە ئاوڕێکی جددی لەم بوارە بنەوە دووبارە هەر لێرەیە سوپاسی ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستانەکەم کە ئەم دەرفەتەی ڕەخسان کە بتوانین لە ڕێگەیەوە بابەتێکی زانستی تایبەت بە و نەخۆشیە گوازراوانە پێشکەش بکەین و سپاسدانەکەم. زۆر بەڕێز دکتۆر تەیب کەس نەزانی بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێوارەتان باش بە خێراتنی جەنابی پارێزگار کاک دکتۆر هەڤاڵەکەم و میوانە بەڕێزەکان. بەڕاستی زۆر شادمان بووم کە بەشداریم کرد لەم خولەیە لە کە بابەتێکم لە بواری یاسا و لە بواری ماف و ئەرکی نەخۆش و هەروەها پزیشک بەرامبەر بە نەخۆش وتەوە. دیارە ئەم بوارە بوارێکی زۆر گرنگە لە وڵاتانی پێشکەوتووە، هەم ئاستی ڕۆشنبیری تاکەکان گەیشتۆتە ئەوەی کە یاسا ببێ بە ڕنگدانەوەی پێشکەوتنی کۆمەلگاوە، هەم پزیشکانیش بە جۆرێک لە جۆرەکان توانیان بە بواری خۆیان ناوە خزمەتگوزاریەک پێشکەش بە تاکی کۆمەلگا بکەن. بەڕاستی ئەوەی کەوا من لەم خولەیە لەگەڵم بەڕێزانەیە بەشداریمان کرد و وتمانەوە ئەوە بوو کە چۆن هەوڵ بین یاسایەکی سەردەمیانە بۆ کۆمەلگا بە تایبەتی بۆ نەخۆش لە ڕووی یاساییەوە و هەروەها لە ڕووی ماف و ئەرکی نەخۆش بەرامبەر بە پزیش بەرامبەر بە نەخۆش ڕوونکەینەوە. هەڵبەتە بە خۆشبەختانە یاسایەک لە ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستان دەرچووە، هەرچەنە کەم و کورتی زۆری تێدایە، بەڵام ئەتوانم وەکو هەنگاوی یەکەم بە هەنگاوێکی باشدا بنرێت و ئەم یاسایە دەستپێکێک بێ بۆ ئەوەی کەوا لەمە دووە هەردوو لا ئەرک و مافەکانی خۆی بەباشی بزانێت و هەوڵ بدەین سیستەمێکی تەندروستی بە جۆرێک ڕێک بخرێتەوە کە لە چوارچێوەی یاسادا هەم ئاسایش و هەم سەلامەتی گشتی دابین بکەین و فراهەم بکەین بۆ هەموو لایەک. من زۆر سپاسی ئەم ڕێکخراوە بەڕێزە ئەەکەم کەوا بانگێشتی کردبووم کە ئەو وانەیەمان وتەوە بە هیوای سوودگەیاندن و بەردەوامبوونی ئەم ئەرکە لە داهاتوودا و سەرجەم لایەنەکانی تریش بگرێتەوە. دووبارە زۆر سپاسانەکەم و ئێوارەی هەموو لایەکان باش. سپاس. دکتۆر هێمن ساڵح عەباس بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی بەڕێوەبەری کۆمەڵگەی پسپۆڕی پزیشکی تاران و نوێنەری کۆمەڵگەی فێرکاری پزیشکی تاران. برای سلااوڕێز و سپاس بۆ ئەو ڕێکخراوە جوانە کە ئەوڕۆ فرسەتێکی دروست کرد کە ئێمە بەشداری بکەن و بە خزمەت جنابی دوکتۆرەواڵ بگەین. ئێمە وەکو کۆمەڵگای پزیشکی پسپۆڕی تاران و کۆمەڵگای فێرکاری پزیشکی تاران بە هاوکاری خودی ئەو ڕێکخراوە هاتوین داوەتمان کردو لە پزیشکە پسپۆڕەکانی کە لە تای دنیا من زۆر چۆن ئێران نزیکمانە زۆرتر لە تاران داوەتمان کردو بە وەرگرتی مۆڵە لە وەزارەتی سعی هەرێم و بە هەماهەنگی وەزارەتی سعی ئێران کە بتوانین لە باشترین دکتۆرەکان داوەتکەین بۆ ئێرەکانە کە بۆی کە خەڵک زۆر ئەرک بوو بۆی هەستێ بچێ بۆ تاران و تووشی یەکسەری دەڵاڵ و ئەو شان دەبوو چێ بۆی و تا ببینێت و نەخۆشیەکەی لایەک و مەسروفاتێکی دەکرا لایەک. ئێمە هاتین وەکو حاڵەتی ڕێکخراومانەیە ئەمەش کە لەگەڵ ڕێکخراوە ئاشنا بووین بتوانین ئەوەی پێویستی بە پزیشکی هەیە پزیشک بین بۆ خزمەتی و ئەو کۆمەڵگەمان دروست کردووە. لەگەڵ پناو کۆمەڵگەوە کە بەسی عەمەلیە هە لەناو کۆمەڵگاکەدا هاتوین بۆی کاریگەریمانە بێت تەسیرمانە بێت لەسەر ئەو وڵاتە هاتوین باسی فێرکاریشمان مەترح کردووە. فێرکاری چیە؟ لە مامۆستا پسپۆڕ و هەرە بەرزەکانی پزیشکی تاران بە نێوی کۆمەڵگەی فێرکاری پزیشکی تاران
ئەوەش مۆڵەتمان لەگەڵ سندیکا هەیە لە وەزارەتی سیاحە لێرەکانە ئەو کارماکردنی تەشبیعیمان کردووە هەم کاری پزیشکی بە سورەتی عەمەلی هەم فێرکاری و لەگەڵ ئەو ڕێکخراوە باوکاری ئەو ڕێکخراوە دەمانەوێت ئەو ئەرکەی وەکو کەسایەتێکی ئاکادمی لە سەرمانە و ببێنە پێشێ. من زۆرتر لەوە کاتان ناگرم چۆن دەزانم کە دکتۆر هەواڵ زۆر کاری هەیە و زۆر موعیدێکی تری هەیە. مەمنونی ئەوم. دوباره ویدیو کن. خلاص كان يوين عليه. خلاص بس